ئەو کاتتان باش ئازیزان خۆشحاڵین لا بەرنامەیەکی نوێی گفتوگۆی پایتەخت لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر بە دیداری ئێوەی ئازیز شاد دەبینەوە. تەوەری سەرەکی بەرنامەی ئەم جارەمان پرسی کێشەکانی ئەم دوایی سەلاحەدین و ناوچەکانی نزیک لە کەرکووک و سەر بە کەرکووک کاریگەری ئەم کێشانە لەسەر پرسی کورد و دۆزی کورد لەو ناوچانە. ئایا ئەم جارە کورد ئەتوانێت لە کاریگەری ئەم کێشانەی کە لەم ناوچانە هەیە کاریگەریەکی ئەریەنی بەدەستبێنێ لەم ناوچانە، یاخود ئەم جارەش کورد ئەبێتە لایەنگیر لە نێوان سوننە و شیعە لە عێراقدا. بۆ تاوتێکردنی ئەم بابەتە میوانداری هەریەک لا بەڕێزان کاک ئاسۆ مامەند لێپرسراوی مەڵبەندی دووی کەرکووک، هەروەها کاک شوان محەممەد تاها ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و کاک عەدنان عوسمان ئەندامی پەرلەمانی کوردستانمان کردووە. زۆر بەخێراتنتان دەکەم. کاک ئاسۆ لەگەڵ جەنابەت دەست پێ دەکەم ئەم کێشانی ئەم دوایە لە ناوچەکانی نزیک کەرکووک هەروەها لە سەلاحەدین تا چەند کاریگەری بەسەر شاری کەرکووکەوە هەبوو. زۆر سپاس بۆ کاک عەدنان و کاک شوان و بۆ تۆش. دیارە بە خۆتان دەزانن کەرکووک ناوچەیەکی گرنگە بەنسبەت کوردەوانە و ئەم کێشانەی کە لەم دوایە بە تایبەتی لە شارۆچکەی حەویجە ڕوویدا بە تاکید حەویجە قەزایەکە سەر بە شاری کەرکووکوانە و ئەو ڕۆژی کە حادیسەکە ڕوویدا بە تاکید هەموو هێزەکانی پۆلیس و دەستگاکانی ئەرزی ئەمنیوانە کەوتنە ئامادە باشیەوە بۆی خۆیان ئامادە بکەن بەوە بە تایبەتی بە خۆشتانەدان کەرکووک و بەشێکی دەوروبەری کەرکووک بە نسبەت کوردەوە بۆی پرۆچی ئەم ئاگرە بەر کەرکووک و کێشەکان نێتە ناو کەرکووک. ئێمە لە پەیوەندیشدا بووین لەگەر هەموو لایەنەکان و تا ڕادەیەک باس لەوە کرا ئێمە لەگەر هەموو جۆرە تونند و تیژیەکینەدا چ لە لایەنی سوپای عێراقیەوە بێنان چ لە لایەنی خۆپیشاندەران بیان بەکارهێنانی چەکوانە تاکیدمان لەگەر عەرەبەکانی لەگەرەوە کردەوە کە هەوڵ بدرێ ئێمە پشتیوانی بە تایبەتی لایەنی ئینسانی و خەستخانەکان و پشتیوانی بۆ هاوکاری بریندارەکان و ئەو کێشانە، بەڵام بە تاکید گرینگە کورد لەم کێشانە نەبێتە تەرەف و ئێمە تاکیدمان کردەوە کە ئێمە بێلایە نەبین، بەڵام هەوڵی شەدەین ئەم کێشانە نێتە ناو کەرکووک و تەنانەت لەگەر عەشیرەتە عەرەبەکان و لەگەر ئەوانش ئاگادارمان کردنەوە کە ئێمە وەکوتم لایەنی ئینسانی هەر هەموو جۆرە هاوکاریوانە، بەڵام لایەکەی دیکەی هەر کێشێک بێتە ناو کەرکووکەوە کەرکووک نسبەت ئێمە خەتی سوورە و هەر ئەو ڕۆژی پێم وایە هەموو حیزبە کوردستانیەکان لە کەرکووک کۆبوونەوەیەکمان کردانی وەکو با بڵێن ئێمە پێشتر ناوەناوەژ هەموو حیزبە کوردستانیەکانی کەرکووک بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە لەسەر کێشە نەتەوایەتەکان لەسەر شتەکانی کەرکووک تا ڕادەیەکی باش هاوڕابووینە هەمومان تاکیدمان لەسەرەوە کردەوە کە ئێمە نەبینە تەرەف لەم. بەڵام ینی هێز جوڵێنرا لە کەرکووک، ینی ئەمە کاریگەری نەبوو لەسەر هێزی پێشمەرگە. هێزی پێشمەرگە بۆ هیچ مەبەستێک نەبووە بۆ ئەو بۆ کە لە حالەتێکدا ئەگەر ئینهیاریان ئەو شوێنانەی کە بە خۆتان نەزانێت سەر لە ناوچە سونیەکانیان ئەوانە کە بۆشایەک دروست بێ بۆ پاراستنی خەڵکەکە بووە بۆ هیچ مەبەستێک نەبووە، تەنانەت نەبوو ئەوە بووە کە پارپشتی تەرەفێک بێ و یان ببێتە تەرەفێک دش بە خۆپیشاندەران و لایەکەی دیکەش مەسەلەی سوپای عێراقە کە ئێمە لەگەر سوپای عێراقیش کە هیچ کێشەیەکمان نێتەنا بۆ پاراستنی کەرکووک و ناوچانە. کاک شوان، جوڵاندنی هێز لەو ناوچانە کاریگەری سەلبی نابێت لەسەر مەسەلەی چارەسەرکردنی پرسەکانی کورد لەگەڵ بەڵگا و کێشانی هەڵوەسراوەکان کە ئێستا خەریکی ینی جەولەیەکی تر لە دانوستان لەگەڵ بەغدا. سپاس ڕۆخەن بەحەقەت ئەوڕۆپی خۆشحاڵم لەگە برای برزم کاکە ئاسۆ و کاک عەدنان ئەو بابەتە هەستیارە قسەی لەسەر بکەین. دەکرێت لەوەیەوە دەست پێ نەکەین سروەخان، ینی من پێم وایە پێکدادان یاخۆ هەرقوتانە سەر شارۆچکەی حەویجە کارێکی هەروە خواکردە نەبوو بەڕێککەوت ئەو شتە ڕوویدابێ یاخۆ شتێکی بچوو گەورە کرابێ، بەڵکو ئەو بابەتێکە نەخشەی پیشینەی بۆ چێشرا بوو بەپێی ئەو زانیارانەی دەست ئێمە کەوتنکۆکو ئەندام لە ژنەی ئاسایشی و بەرگری بە حقیقەت ڕۆژی 22 مانگ ینی ئەو مانگا لە وەزارەتی دیفاع خەلی ئەزەمە بە سەرپەرشتی سەعدون دلێمی و بە ئامادەبوونی عەلی غێدان و عەبود گەمبەر و دواتر قایدی عەفوەن سەرۆکی دەستگای مخابەراتی عێراقی زوهێر غەرباوی و بە هەمان شێوە عەدنان ئەسەدی بەشداریان تێدا کردووە بڕیاریاندا بوو لە پاش وەرگرتنی موافقە لە بەڕێز دکتۆر نووری مالکی کە ئەو گۆڕپانەی لەژێر دەستی مانگرتواندا هەیە لە حەویجان لیان بستنەوە دواتر ڕۆ و سامەڕا
لەوێندری شۆبەرەوە مووسڵ دواویستیکەشیان فەلوزە دەبێتن ینی بەرنمەیەکی پێشینە هەبوو بۆەوەی ئەو گۆڕپانە لە بەردەستی خۆنیشاندران یا خۆمانگرتوان دەربێنن دواتر لە یەکەم کردەی لە کارەکانیاندا تووشی وەزعی کاتە ڕەنگە تەسیری لەسەر سومعی عراقی لە دەرەوە لە ناوەوە ئەوە دەتوانین بە شێوەیەکی گشتیەگە سەر سەیری بابەتەکە بکەین بەڵام هێندە جار هەیە ینی چۆنێتی کەوتنەوەی کاردانەوەکە چۆن دەبێتن ڕەنگە دەوڵەتی یاسا بەوە ئەوەن تاوانبار دەکات کە هەندێک شعاراتی تایفی هەبووە من پێم وایە دەوڵەتی یاسا خۆی ممارەسەی کارێکی تایفی دەکە و خەڵکیش بۆ تامە دەکە کاری تایفیدا هەیە زولاندنی هێز وەکو کاگاسۆ جوانی ئیشارەی پێدا بە حقیقەت زۆرە شعاراتێک هەبوو کە بۆنی باگەر ڕوونتر بڵین ئەو ڕەوتە ئیسلامی نەقشبندی لێ دەهات ئەگەر لەو مەزالەدا فەراغێکی ئەمنی دروستبی بە حقیقەت بە زەرری ئێمەی خەڵکی کوردستان تەواو دەبێتەوە بۆیە دەستگا ئەمنیەکان و یاخۆبری هێزی پێشمەرگە و خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتیدا حەقە لەو حاڵەتەدا لە ئامادا باشی بدابن بۆ ئەوی بە زەرری ئێمەدا تەواو نەبێتن شەڕەک نەگەل ئەگەر ئێمە بینە ئێمە کردمان بە زەرری ئێمەدا تەواو بێتن بە حقیقەت ڕەنگە کارێکی زۆر ئاساییە کارێکی زۆر طبیعیە لە ڕووی سایکۆلۆژیشەوە کە دەبینی لە مابین دوو کەسدا حاڵەتەکی ناتەندروست دروست دەبێتن کەسی سێم و بەرە تۆزێک ینی خۆ دوورە پەرێز دەگریتن یان تۆزێک ئامادە بەشی لا دروست دەبێت لە ڕووی نەفسیەوە بۆ ئێمەی کوڕشتێکی دروستە بەڵام طرف گیریکردن لە لایەک دژی لایەشتر بە تاکید ڕەنگە بە زەرری ئێمە تا نەبێتن چونکە قیادی سیاسی کوردی بە تێکڕا من ئەو ڕێگای بەخۆشم دەم لە زۆربەی بەیاننامەکان کۆبوونەوەکانی قوارە سیاسیەکان هێزە سیاسی کوردستانیەکاندا بەرامبەر خۆنیشاندەران مووقیفێکی سابتمان هەبووە دواتر بەڵام هەڵکوتانە سەر و بەو زۆرە ئەوە بەڵام لایەنی حکوومەتی عێراقی ینی ئەڵێن تیرۆریست لەناو ئەو خۆپیشاندەرانەیە بەتاکی دەبی بیانوێکە ئەمە ناڵێ بیانوێکە بێتن دوو مەلەفەیە سروەخان با دەستگای ڕاگەیاندنی کوردی خۆی پراوێزی دەستگای ڕاگەیاندنی و عەرەبی و لێدوانەکانی ئەوە نەکاتن ئێمە دەبی وەکو خۆی معاملەگەر کێسەکاندا بکەیت دوو بابەتی لەکتر جوازان کێشەیەکی سیاسی هەیە و کێشەیەکی ئەمنیە من ناڵێم ناوچەی حەویجە کاگاسۆ ڕەنگە کاک عەدنانیش لەمە شارەزاتر بە لەو ناوچەیەدا ئێمە ناڵێن ینی ڕەوتی ئیسلامی سیاسی توندڕەوەکاندا لەوێندەر ینی دەتوانین برین ناڵێم وێستگەیەکیان هەیە بەس ینی دەتوانن نەشاطاتیان لەو ناوەندەدا هەیە دوو مەلەفەی دەبی لێکتە جواز نەکرێ من لێرەوەدا دەڵێم بەرپرسە ئەمنی و دیفاعیەکانی عێراق تاوەکو ئێستا نەیانتوانیوە ئەمن و ئاسایش بۆ خەڵکی عێراق دەستەبەر بکەن چۆن دەتوانن فایلێکی سیاسی چارەسەر بکەن ینی ئەو فایلە کە فایلێکی سیاسیە ڕەبتە بە داخوازیەکانی خەڵکی ئەو ناوچەیەدا جا داخوازیەکان سیاسی بێ ئەمنی بێ خزمەتگوزاری بێ داخوازین دەکرێت وەکو داخوازی معاملێک برێ بەرام هەڵکوتانە سەر ئەوە بابەتێکی ترە من لێرەوە دەڵێم دەستگای ناشەرعی خەلایی ئیرهابی کەشتی ناوشەرعی دەکاتن دەتوانی بڵێ ئەوە خەلیەکی ڕهابیە بەڵام دەستگا شەرعی مؤسسە قانونیەکان دەکە کاری ناقانونی دەکەن ئەوە حاڵەتەکی جێگەی تەساؤلاتە لای ئێمەمانن کە وەکو ئەندامانی پەرلەمان لە عێراقدا چ لە کوردستاندا بێ کاک عەدنان خوێندنەوەی تۆ بۆ ئەو ڕووداوە چۆن بۆ ئایا هێرشکردنی سوپا بۆ سەر خۆپیشاندەران ینی لەجێی خۆی بوو لەم کاتەیە کە کێشەیەکی سیاسی لە عێراقدا هەیە لە ڕاستیدا من زۆر معنی بەو کێشانەی کە ڕووەدا لە عێراقدا تا ئەو ئاسی کە چەند پەیوەندی بە هەرێم و بە بەرژەوەندەکانی گەلی کوردەوە هەیە عێراق ماوەیەکی زۆر لەو قەیرانانە ئەژی ینی قەیرانێک تەواو بێ قەیرانێکی تر دێتە پێشەوە قەیرانی هاشمی تەواو بێ قەیرانی عیساوی دێتە پێشەوە ینی با بڵێن بە حکمی نەبوونی سقامتمانە نەبوونی دامەزراوەکان پابند نەبوون بە دەستور و بە بڕیارەکان و ئەوانە نەبوونی ڕوحی شەراکەتێکی ڕاستەقینە لە عێراقدا و ئەسڵان جۆرێک لە خۆسەپاندن و جۆرێک لە ئەوە جۆرێک لە مرکزیت کە عێراق خەریکە هەنگاوی بوونی بۆڕانەوە بۆی ئەمانە وای کردووە کە عێراق بەردەوام ینی با بڵێن لە دروستکردنی ئەزمەدا بێت قەیران دوای قەیران دروست دەبێت و بەدڵنیاییش قەیرانی گەورەتریش دروست دەبێت لەوانەیە سیناریۆکان وەکو کاکشوان باسی کرد سەرەتا بەو شێوەیە نەبوو بێت بەڵام بە حکمی ئەو تەشەنوجە گەورەیە و حاڵەتە تەشەنوجێ گەورەیە خەفەقانەی لە عێراقدا هەیە حتمما تۆ دەبێت چاوەڕێی بەرخوردی تونند و تیژ لێکەوتنەوە ناکرێت ئەمانە هەموو مەسائلی لەکن لە عێراقی نوێدا هەمومان ئەیبینین ینی ئەوراقەکانیش زۆر تێکەڵ ئەبن
حتا وەلایەکانیش گۆڕانکاریکی زۆر گەورە بێ بەرژەوەندەکان ئێستا زۆر تحکم بە لایەنە سیاسیەکانەوەکەن ینی بەرەکان وەکو جاران نەماون بەرژەوەندی با بڵێن گروپی ئەوانش ئێستا هەندێک جار خەریکە ینی با بڵێن بەڕەکە لەژێر بەرژەوەندەیەکی تایفی یا بەرفراوانتریش دەکات ینی ئەمەی کە گرنگە لێرانەدا ینی خوێندەوەمانە بۆ پەیوەندی ئەم ڕووداوانە بەسەر کوردوانی چ تەسیرێکی لەسەر کورد دەبێت ئەمە بەڕای من نقطەیەکی زۆر گرنگە کە لایەنی کوردی لە ئێستادا دەبێت لە جمهورێکی وردا بێت و من پێم وایە نابێمە متابع بین ڕاستە ئێمە بەشێکی لە عێراق تا ئێستا کە لە ڕووی ئوسوڵیەوە عورفیەوە قانونیەوە و پێکهاتەی عێراقی و بەشێکین لە مؤسساتی عێراقی بەڵام ئەوەی کە زۆر گرنگە لە ڕاستیدا کورد دەبێت لە چوارچەوەی بەرژەوەندیە نەتەوایەتیەکانی خۆی و استراتیجێکی نەتەوایەتیوە کار ینی مامەڵە لەگەڵ هەموو ئەو ڕووداوانە بکات من ناڵێم ئێمە دابڕاوین لە عێراق یا دابڕین لە چۆن مامەڵە بکات ئەوەی بڵێ ئەوەی کە لای من گرنگە لەم مەسلەیەدا لە ڕاستیدا ئێمە با نەشینە سەر قسەکردن لەسەر ڕابردوو ئەوەندەی قسە لەسەر بکەین ئەو ڕابردوۆش بە باش و بە خراپەکانە چەندە بتوانین سوودی لێبیرین بۆ دانانی استراتیجێکی داهات یا استراتیجێکی نوێ بە سوودوەرگرتن لەو هەڵانەوە کە کردمان ینی کۆمەڵی شت کرا ئێستاکە دەرفەتێکی زۆر گەورەیە بۆ کورد من لەگەڵ ئەوە نیم کە ئێمە وا وێنا بکرێن وای پێناسە بکرین کە فرسەت تەڵەبین ئێستا شیعە و سونە کێشیان هەیە یا شەڕێک لە عێراق ئێمە فرسەت وەربگرین بۆ داگیرکردنی هەنێ شوێن گرتنی هەنێ شوێن نەخێر ئێمە مەجموعەیە شوێنمان هەیە داگیر کراوە لەژێر کۆنتترۆلی هەرێمدا نییە کە بەناحەق ئەمان لێ کردن خۆمان پێماوە تۆ ناوچە دابراوەکان دابراوەکان پێماوە تۆ ناوچە داگیر ینی چەندین پێناسەمان کردو بۆ ناوچانە ئێمە ئێستا دووسێ خاڵی زۆر گرنگ هەیە لەم مەسلەیە لەم ئەزمەیە ئەم قەیرانی عێراقدا کاری لەسەر بکەین نەسوود نەفرسە تەڵەبی بکەین و نەسوودێکی سلبیش لێبینین سوودێکی ئیجابی لەم مۆزوعە ببینین نەک بەمانای ئەوەی مەصائب قوم لقوم فوائد ئێمە قەت لەگەڵ مصیبەتی هیچ لایەنێکدا نین و پێشمان باشە هەموو لە یەکدارێ پێ باشە عێراقێکی دیموکراتی فیدرالی ڕاستەقی نەبێت بەڵام دەکرێت لە ڕووی پێکهاتی دەوڵەتی نوێی عێراق ئێمە کار لەسەرەوە بکەین کە عێراقی ئێستاکە عێراقی وڵاتێکی فیدرالی نییە هێشتا بنەماکانی وڵاتێکی فیدرالی تێدا نییە یەکەم هەرێمەکانی تێدا نییە دووەم مافی هەرێمەکان بە واضحی نەشەش پێرا باسەری کوردستان نەکەین کوردستان ئەمری واقع لە ڕاستیدا کوردستان تەحسیل حاصلە ینی باڵێ مەکرمەی لایەنێک و ئینێک نییە دلیلی ئەوەی هەرم سێپارێزگایەتە بالضبط مجلس اتحادی لە عێراق زۆر گرنگە دروست بکرێت و دروستکردنەکەیشی دەبێت ئالێتێکی بەو شێوەیە بێت کە شتێکی کارتۆنی و شقلی نەبێت بە دەسڵاتێکی تەواوە دروست بکرێت و خاڵێکی گرنگ من پێم وایە لە هەموو خاڵێک گرنگتر بۆ کورد کە ئێستا کاری لەسەر بکات مەسەلە عەمەلیەکەیە هەنگاوی عەمەلی بۆ ئێمە ئەوەیە کە ئێمە ئێستا هاوڵاتیانی کورد ساڵانێکشە دیارە بەڵام لە ئێستادا زیاتر لەژێر مەترسیەکی گەورەی تەهجیرکردن و ئیرهاب و کوشتن و بڕین و ئەوانەدەن ساڵانێکی زۆرە هەمومان شایەتی ئەوەن کە سەدان خێزانی کورد و ناوچانە دەرکراون و جارێکی تر پرۆسەیەکی تر لە تعریف هەیە ئێستا ئێمە زۆر گرنگە هەرێمی کوردستان قسە لەسەر جوڵەی پێشمەرگە نەکەین کۆتایی بە قۆناغی جوڵەکردنی هێزی پێشمەرگە بێنین بەڵکو قۆناغی جێگیرکردنی هێزی پێشمەرگەی بەردەوام لەوێ هەم هێزی پێشمەرگەوە هەم هێزی ناوخۆی ئەو خەڵکانی خەڵکی ئەو ناوچانەیەش بکەین و قسەی کورتی من ئەوەیە کە ئێمە دەبێت وسایەی ڕسمی هەرێمی کوردستان بە هەر شکل و شێوەیەک دەبێت بسەپێنین بەسەر ئەو ناوچانە بە بیانووی پاراستنی ئەو ناوچانە بە بیانووی دەستورەوە بە بیانووی ئیستحقاقاتی پێم وابێ دەیان بیانومان هەیە لە ڕووی هەموو لەسەروی هەموو شێ بیانوویەکی کە بیانووی حەقیانی بیانوویەکی نییە تەبریر نییە بەڵکو بیانوویەکی حەقەویش بیانووی ئینسانیەکەیە هاوڵاتیانمان لەژێر مەژێر ئێمە دەبێت پارێزگاریان لێ بکەین باش کاگە سۆ قسەکانی کاگ عەدنان تا چەند لە ئەرزی واقعە ئەتوانن ئێوە تەنفیزی بکەن لە بەغداد لە کەرکوک جێبەجێ بکەن وڵا بە تاکید من هاوڕامە لەگەڵ قسەکانی کە عەدنان دیارە بە خۆتاندا لە ڕووی هێزوانە ئێمە گرنگە بۆ ئەم مەرحەلەیە بە تایبەتی تەسبیتکردنی هێز نەکرد بۆ جولاندنی هێز بەڵام گرنگەوە ئێمە بۆ لایەنی کوردیش ینی کێشەکان زۆر گەورەی نەکەینەوە مەسەلە ئەزمەیەکێ لە عێراق و بە تایبەتی ڕۆژ بە ڕۆژ ئەوە دەبینین لە ناوجێشی عێراق لەم سوپای عێراق وەزعەکان بەرەو چ عقارێکە ڕۆ بە تایبەتی لە منتیقە سونن نشینەکان گرنگە ئێمە کورد بە تایبەتی ئەو ناوچانەی یان دابڕاوەکانی دەرەوەی هەرێم گرنگە کە هێزەکانی خۆمان بۆ پاراستنی ئەو خەڵکە لەوێت تەسبیت بکەین وەلایەکی دیکەش بە خۆمانەدانین یان ئێمە لە بدایەتی ئەم ئەزمەوە کار لە مەوزوعی خۆپیشاندەران تاکیدمان لەسەرەوە کردەوە کە خۆپیشاندان لە چوارچەوەی دەستوروانە شتێکی ئاسایە بەڵام بەلایەکی دیکەدا هەمان دەزانین بەرنامەیەکی نەقشبەندی و قاعدەوانەش هەیە تا ڕادەیەک ئینسان دەتوانێت بڕێ لە هەندێک شوێن ئەوان کۆنتترۆلی کۆمەڵێشتیان کردێ ئەجا بۆیە تو گرنگە خۆتی بۆ ئامادە بکەی خۆتی بۆ حاضر بکەی و هیچ زمانەتێکی نییە نەقشبەندی و پاشماوەی بەعس و جەماعەتی قاعدە کە تەواوەتی کۆنتترۆلی هەندێک ناوچە بکەن ڕەبێ پرۆشتی ئاگرەکە بەر ئێمە بکەوێتەوە دا
ئەوەی کە پێویستەکە ئێمە لەو سنوورانە لەو ناوچانە بۆ پاراستنی مەسەلە هەربیاننی بۆ پاراستنی خەڵکی ناوچەکە خۆ دیارە بە خۆشنگان لە دوای پرۆسەوە ئەو ناوچانەوە هەندێک ناوچەی کوردنشین کە بوونە ئامانجی تێرۆریستەکان کە بە خۆشانزانن ناوشاری کەرکووک بوو ئێستا ئێوە چۆن ئەتوانن مامەڵە لەگەڵ عەرەبی سوننە لە ناو کەرکووکە بکەن لە کاتێکدا ئێمە لە بیرمانە کە مەسلەی هێزەکانی دیجلە هەبوو لە ناوچەیە یەکێک لەوانە عەرەبە سوننەکانی کەرکووک بۆیان و دەوا هاتوون بۆ پاراستنی ئێمە یعنی دیفاعیان لێک بەرگریەکی توندیان لێکردن ئێستا ئێوە مامەڵەکردنتان لەسەر چ بنەمایەکە بێت لەگەڵ عکسەوە بۆ تۆ هەر ئەوانن دەرێن ئێمە خەڵەیەکی گەورەمان کرد لە مەسەلەی تەشکیلکردنی دیزلەوانە ئەوە دیزلە شێوازی تەعاملکردنەکەی بەڵام بە ئێستاش خەڵکانێکەنە عەرەبی شۆفی نەبیرکردنەوەکانیان هەزمکردنی هێزی پەرمەگە و لەو ناوچانە ڕەنبێ مەسەلەن هەندێک بەیان هەندێک کەسایەتی عەرەبێ تا ڕادێک دەرێ مەسەلەن سوپای عێراقی بڕوە هێزی پێشمەگە دێ ناوچەکەمان داگیرەکان ڕەنبێ لەم چەند ڕۆژانە لە ڕاگەیاندنەکان تا ڕادێک بەڵام بەعامی شارعی عەرەبیەوەی کە بەتایبەتی دوای ئەو بەداوانەی حەویجە دەڵێن ئێمە هەڵە بووین لە تەعاملێکی غەڵەتمان کرد لەگەڵ کورد و دەبایە ئێمە تەنسیق و هەماجەکە زیاتر بێ ئێمەش وەکو ئێوە ڕەفزی قواتی دیزلە بکەینەوە نێلین ئەم قواتە کەواتە ئێوە ینی وەک لایەنی کوردی لە کەرکووک ئێستا ئەتوانن فەرزی ئیرادەی خۆتان بکەن لە ناوچەکە وەکوتم دوولایەنەیە ینی بەشێکی تا ئێستاش بە ئێستاشەوە ڕەفزی ئەمەوەکەن ینی ڕەفزیەکەنەوە بەشێکی دیکەی بەتایبەتی لە دوای ئەحداسانەی حەویجەوانە دەڵێن وجودی من تاکید خۆی من ناچینە هێزە ناوچە عەرەبیەکان یعنی ئەو ناوچانەی کە پێویستەکە هەم بۆ ئەتلافی کەرکووک و ناوچەی تێکەڵاو یعنی تەنانەت بۆ معلوماتشان ینی جەبهەی تورکمانی و برا تورکمانەکانی شەر ئەو ڕۆژی کە حداسەکانی حەویجە ڕوویدا یەکسەر داوایان کردیان پێوان خۆش هێزی پێشمەرگە بێ حیمایەمان کە چونکە مەترسیش هەیە لایەکەی دیکەیشی خۆ بە خۆشدانزانن لە کەرکووک و دەوروبەری لایەنی شیعە و تورکمانی شیعە و خەڵکی دیکە لە سنوورەکە هەیە ئەوانیش تا ڕادێک مەسەر پەیوەندیان کرد کاکە ئەگەر مەترسیان هەیە لەسەر ژیانیان ڕەبێ خەڵکە بێ هجوم کاتە سەریان لەوە ئێمە لەگەڵ ئەویش تاکیدمان کردەوە کە ئێمە گوتمانەوە تەبیعیشی ئەجزەی ئەمنیە بەڵام هەر بەپێی ئەوەکان لەگەر برادران باسمان کرد ودان تاکید لەسەرەوەکەن ئێمە بە هیچ شێوەیەک نەدێلین هیچ لایەنێک هێرش بکاتە سەر لایەنەکەی دیکە وە پاراستنی خەڵکەکە بە تێگڕا ینی لە ئەستۆی پێزی پێشمەرگە و ئەجزەی ئەمنیە و شار دەستخۆش کاکشوان یعنی ئەگەر لە ڕۆ یاسایەکەیەوە سەیری ئەم پیشانە بکەین لە کەرکووک و بەتایبەت ینی بۆ ئەوەی کە نەگاتە ناو کەرکووک کێشەکان ینی لە ڕووی یاسایەوە ئێوە چۆن ئەم مەسەلەی خوێندنەوەتان بۆ ینی چۆنە سەرۆخان پێ بڵێ ئاگرەسوورە لە مندورە ئەوە ممچی نابێت لەو مانتقەیە بۆی ڕاشکاوتر قسە بکەین بە حقیقەت ئێمە لە شوێنێکمان هەیە بۆقایەکی جوغرافیە ناوی کەرکووکە سێ تەرافی تێدا دەژی دەسەڵاتیان هەیە دوو دەسەڵاتیان شەرعیش تریان ئەگەر چەکدا ناوی غێر شەرعی بەس وەکو حوزور سێ پێکاتان هەر پێکاتە پێک ناکۆکن بۆ یعنی بە مەکشوفتر لەسەر بابەتەکەدا هێزی عێراقی پێخۆش نیە پێشمەرگە لە ناوچەکەدا حوزوری هەبێ برا سوننەکانی چۆن لای حەویجەوە ترافیش بە هەمان شێوە پێیان خۆش نییە تا دوێنش پێیان وابوو نابی پێشبوونی پێشمەرگە لە مێدە خەتەری لەسەروان هەیە دواتر ئێمەش پێمان خۆش نییە لەشکر چێژی سوپای عێراقی بۆ سەر ناوچەکانی ئێمە و بەربڵاوی لە ڕووی تەنزیماتی نەقشبەندی بە هەندێک گروپی کۆنە بەعسیەکان لە ناوچەکەدا هەیە ینی سێ پێکاتەی پێکناکوک لە ناوچەکەدا هەیە ڕێک لەگەر قسەکێک عەدنان ڕێک کۆکەم لەسەرەوەی ئێمە پێویستیمان بە جێگیرکردنی تواناکان هەیە ینی جوانتر لەوە بڵێم هێز ئەگەر هێز ئێمە هێزی کوردستان پێمان وایە تەنها هێزی پێشمەرگەوی من پێم وایە کافی نییە دامکردن و پاڵپشکنی ئەو مەدە جەماهیری هەیە کە لە لێوێندرا دواتر کارکتەرەکانی ئێمە وەکو خەڵکی کورد لە بەغدادا کە ئەو حزوری پێش بایکۆتکردن بڵێن بە شێوەیەکی گشتی سەیری بکەن دوو پێداگری هەرێمی کوردستان لەسەر بابەتە استراتیژیەکان ئێمە پێویستیمان بە توانایەکەیە زیاتر لە هێزەک ینی سەرجەم ئەو توانای ئێستا کە من پێم وایە ئەگەر وەکو خۆی معادلەکە بخوێنینەوە ئەو بابەتەی لە حەویجە ڕوویدا ڕێک نامە ئارەسکراوەکان و وەفدە نێدراوەکانی هەرێمی کوردستان پشتڕاست دەکاتەوە قسەکانی ئەوان پشتڕاست دەکاتەوە کە ئێمە لە ناوچەیەکی زۆر ترسناک دەژین ئەگەر مەساری سیاسی لە عێراق چارەسەری بۆ نەدۆزرێتەوە ئەوە مەسلەیەکی حتمیە پێکدادان دەبێت چونکە سروەخان کورد و
او حکومتی مالیچی من ناڵێم حکومەتی عراقی حکومەتی مالیچی لە برا سونەکاندا ئێمە هەر سێلامان تێڕوانینمان بۆ بیناکردنی دەوڵەتی عراقی جوایزە مەسەلە ناکۆچەکان نین لەسەر شتێک لەسەر زەویەک لەسەر پۆستێک لەسەر مەقعدێک تێڕوانین ئێمە بۆ بیناکردنی دەوڵەتی عراقی کاکعانە جوان بۆ سو بەرەو مرکزیت دەڕواتن ئێمە پێمان وایە ئێمە بەشداری لە حکومەتێک نای حکومەتی ئیتیحادیە فیدرالی فرێلایەنە دوو تاوەکو ئێستا شێندە لە براسونەکان من خەون بەوە دەبینن دەبی عێراق لەناو دیسان لەناو ئومەی عەرەبی بێ وابتن بەو حاڵەبی بەو شکلەی کە ئەوان دەخوازن ئەوان بۆ خۆشیان لەناو خوانە دوو تەڕەفن تەڕێفی زیاتر بەلای ئیسلام بۆ دەتوانی برێ براسونە ئیسلامیەکان و ئەوانی هێندێک قەومینە و هێندی تریش بەناو علمانی یعنی ئێمە لە ناوچێکی زۆر گەرم دەژین بە حقیقت هێزەکانی ئێمە بەو نوعی خوارێ دەتوانی کار لەسەر بکەین دوو ینی کەم پێداگریکردن لەسەر داخوازیەکانی خەڵکی خۆمان لە کەرکووک بە حقیقت ئێمە هەندزار تەفەڕۆغمان بۆ زۆر کار کردووە لەو قۆناغەیدا ئێمە لە بەردەم شەڕێکی حتمی داین زە ئەو شەڕەکە سیاسی بی یانکو پێکدادان بیتن تۆ ینی دڵنیا بە لەوەی سروەخان ئەگەر نەکتەوەقع دەکەین من ناڵێم لە کاتێکدا تۆ هێزت هەبی ئاشتی پێسەقام گیر دەکرێت ئەگەر تۆ اعتیمادە لەسەر خەڵکی کوردستان نەبا بە حقیقت ئەو شەڕی دوێن ئەوڕۆکە یاخود دوێنێ حکومەتی مالکی لەگەر لە ناوسی حەویجە کردی بەوە هاتبوو لە زومار و سعدی و زەلەولا لەگەر تۆی بکە بەڵام بوونی ئەو هێزەی کە برادران باسییان کرد ئەوە دەتوانی بڵێ هێزەکەی ئێمە توانای ئێمە بۆەوەی تۆ خەڵک معنی ڕوبەڕووی شەڕ نەبیتەوە هەموو جارێش معنای ئەوە نییە تۆ کە هێزت هەیە بۆ شەڕ هێندە جارێت تۆ هێزت هەیە بۆ دوورکەوتنەوە لە شەڕ ئەو بابەتە بە حەقەت لە کەرکووکدا بابەتێکی حتمیە ئەگەر سبەی دووز بەی لە منتیقەی ئەنبار بە حقیقت ئەگەر شتێک هاتە پێشەوە ڕەنگە معادلەکان سەر لەبەری بگۆڕێت ئێمە ناخوازین بە هیچ شێوەیەک ئەو شەڕە تائیفی بێتن بەڵام بە هەر جۆرێک کە ڕوویدا ئێمەی کورد پێشمە هەڵقیادی سیاسی کورد بە تێکرا هەموو قوارە سیاسی کوردستانیەکان ڕەیان وایە ئێمە تەرفگیری لە شەڕی تائیفی ناکەین بە هیچ شێوەیەک کاگعادنان ئەگەر باس لە مەسلەیەکی تر بکەین مەسەلە ڕۆڵی وڵاتانی ئیقلیمی و هەروەها ئەمریکا لەسەر ئەم کێشانە لە کەرکووک چۆنە بێت ینی بۆ مەبەستەی کە ئەو هێزەی تۆ باسی ئەەکەی کە لە کەرکووک جێگیر بکرێت ئایا هیچ کاردانەوەیەکی ئیقلیمی و ئەمریکای لێ ناکەوێتەوە مەسەلەن ئەو بەو توانایەوە لەو ناوچانە جێگیر بکرێ هێزێکی کوردی من پێم وانە ئێمە خوێندنەوەیەکی زۆر زیاد لە حەجمی خۆی بۆ تەسیرە ئەقلیمەکان بکەینەوە کورد ساڵانێکی دوور و درێژە لە خەمی یا لە نێو واقعی خوێندنەوەیەکی سلبیە بۆ مەسائلە ئەقلیمەکان هەمیشە هەر مەطلبێکمان هەبووە هینمان کردووە بە سومانەتەوە بە ظروفە ئەقلیمێکەوەوانە ساڵهای ساڵ نەمان بیستۆ باسی دەوڵەتی کوردی و مافی چارە نووسکەین وتمانە ظروفە ئەقلیمەکە هاوکات نیە لەوانێت طبعاً من بەشێکی زۆری ڕاستە بەشێکی زۆری وڵاتی دەوڵەتی وەکو تورکیا حتمما لەگەڵەوە نەبوو وشەی هەرێمی کوردستانیش بەکاربێنە لە شیمالی عێراقی بەکارێنە ئێران بە هەمان شێوەیانی ئەمە واقعە بەڵام ئەو واقعەکە يعني عادة معادلەکان واقعەکان معادلەکانە گۆڕن و اعترافی نێودەوڵەتیش لەسەر بنەمای واقعە مثلا ئەمریکا ساڵانێکی دوور و درێژی تەعاملی لەگەڵ حوسنی مبارەک بە شەو ڕۆژێک گۆڕی کە سیستەمەکە گۆڕا واقعی سیاسیکی تر هاتە پێشەوە حکومەتێکی تازە هاتە پێشەوە کەواتە تەعاملی وڵاتان لەگەڵ ئەمری واقع حتمما ئەمریکا کە هاتە عێراقەوە لە ڕاستیدا کۆمەڵش بەسەر کووردا فەرز کرا ئەو مادەی یاسای کاتی عێراقی بەسەر کووردا فەرز کرا کە پێوە بە مادەی 53 کە لە بەندی ئەلفیدا باس لەوە کە سنووری هەرێمی کوردستان نابێت لە سنووری 19 بترازێ ئەمە فەرزکردنیەک بوو بەسەر لایەنی کوردیدا وەکو لایەنی کوردیش لەوانەیە لە چوارچێوەی هەندێک طموحاتی تردا پابندی ئەم ئیلتزام بوو کە کارێکی زۆر خراپ بوو نەبووە کورد ملتزم بووە بەوە لەبەرەوەی ئێمە قسەمان لەسەر ئستحقاقی خۆمانە لە هەندێک ناوچە قسەمان لەسەر زیادەڕەوی یا داگیریکردنی شوێنێک نییە بۆ نمونە تۆ قسە لەسەر خانەقی و مەخمور و کەرکووک و هەندێک ناوچەکەی ئەمە بە سەرف لای کوردستانیە و پێکهاتەکەیشی کوردستانی بووە کەواتە یعنی هەندێک مەسائل بەسەر منە فەرز کرا لە ئێستادا ینی هەوڵدانی کورد لە پێناوی یەکەم لە پێناوی پاراستنی هاوڵاتیانی کوردە کە من پێم وایە نەک لە کەرکووک لە دوو زۆوانە تۆ 5 هاوڵاتی کوردەگەر لە بەسرا تووشی ئەزمەیە بێن واجبی ئەم حکوومەتەیە بڕات بە هەر شێوەیە لە شێوەکان بێ ئەو 5 هاوڵاتیە لە بەسرە ڕزگار بکات و بە سەلامەتی بیان گەێنێتەرێم ئەمە بەشێکە لە عورفی نێودەوڵەتی و کەسیش دژ بەم عورفە نیە لە ڕووی نەتەوایەتی و لە ڕووی نیشتیمانیەوە ئەو ناوچانە بەشێکن لە هەرێمی کوردستان ئێستا ئێمە ینی عێراق یەک پارچەیە بۆ هێشتا باشە تۆ باسیەکەی بۆ ئەوەیە هەروە دەڵێن یەک پارچەیە
دەڵێن یەک پارچە من کێشێک لەوانە نبینم لەوانەیە کێشە دروست بێ نامەوێت متەوەهم بم یا وهمێک دروستکەن ئەسڵ من لەگەڵ ئەوە نیم کە ئێستا ئێمە ببینە هۆکارێ بۆی شیعە و سوننە یەک بگرنەوە دژ بە هەرێمی کوردستان یعنی ئێمە وا بکەین لایەنە شیعە و سوننەکان لە ئێستادا فرسەتی ببرێن ئەوە کووردە هەریکە زیادەڕەوی ئەواناکە ئەسڵ ئەبێ بە مەطلبی خەڵک هاوڵاتیانمان بێت لەو ناوچانە و هاوڵاتیانمان لەو ناوچانەش ئێمە پرچەک بکەین و هێزی پێشمەرگەش دەبێت جێگیر بێ لەو منتیقانە وسایی هەرێمی کوردستان وسایی هەرێمەکە کە هێشتا دەستوریان لەناو عێراقایە یعنی ئێمە بۆچی منطقی نەبێت هێزەکانمان بڕات لە حەمرینەوە پارێزگاری لەوێ بکات یعنی ئەمە هێزی وڵاتێکی تر نییە هێزی ئێران نیە هێزی تورکیا نیە هێزی ئوردن نییە هێزی بەشێکە لە عێراق هێشتا کە دەستوریان بەشێکی لە عێراق و هەرێمەکەش بەشێکە لە عێراق و سبەینێش ئەگەر قسەی لەسەر ئیشکالێتی ئەو ناوچانە و مادەی 140 باشە لەژێر وسای هەرێمی کوردستانە مادەی 140 جێبەجێ بکرێت کەس هێشتا هیچ لایەنێکی کوردی تەجاوزی مادەی 140 نەکردو پێوانیە کە مادەی 140 دەبێت باشە وەکو لایەنێکی دەستوری ئەبێ ئەوە بکرێت بەڵام یعنی کورتی قسەکەی منەوەیە کە ئێمە نابێ خۆمان بەسینەوە بە ئەگەرەکانی تەدەخلی ئیقلیمی لە منطقە ناوبڕێک ئازیزان ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتەن